باس لە کردنەوەی خولێکی تەجویدی قورئانی پیرۆز دەکەین بۆ نابینیان هەڵبەتە ڕوونەکە نابینیان و بەشێکی زۆری کەسانی خاوەن پێداویستی تایبەت بەهرەی جۆرا و جۆریان هەیە و یەکێکیش لەو بارانەی کە لە کەسانی نابینیاندا دیارە ئەوەیە کە بە باشترین ڕێگا یاخود بەو توانە و سەلیقە و لێهاتوویانی کە هەیەە دەتوانن زۆر بە ئاسانی ئەو شتانەی کە دەیانەوێت لەبەریکەن و قورئانی پیرۆزیش یەکێکە لەوانەی کە بەشێکی زۆری یاخود هەندێک لە نابینایان خواستیانە کە لەبەری بکەن و تەجویدی قورئان بزانن جا تایبەت بەمە خولێک کراوەتەوە بەشێک لە نابینایان بەشدار بوون و بەشداربوویەکی ئەو خولا ئێستا لە ستودیۆی بەیانی کورسات نیوزمیانە کە ڕۆزی ئومێدە هاوکات بەشداربووی خولا و خوێندکاری زانکۆشە. خاتو ڕۆزی سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بخێراتی. سپاس بۆ ئێوەش زۆر سپاسدانەکەم بۆ ئەم دەرفەتە. پێشەکی ناوم ڕۆزی ئومێد حەمە ئەمینە و خوێندکاری زانکۆی سلێمانیم لە بەشی زمانی عەرەبی و ئەم ساڵ کۆتا ساڵمە. سەرکەوتوبی. خاتو ڕۆزی کردنەوەی ئەم خولا کە تایبەتە بە تەجویدی قورئانی پیرۆز تا چەندە گرنگ بوو بۆ نابینیان و تا چەندە خواستی بەشێکی نابینایانی لەسەر بوو؟ بەڵێ ئێمە خولی لەبەرکردنی قورئانی پیرۆز و خولی تەجوید و زۆر شتی ترمان هەیە لە ڕێکخراوەکەمان لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵ کە بە سەرۆکایەتی مامۆستا عوسمان ئێمە زۆر سپاسێکەین کەوا نزیکەی 6 بۆ 7 ساڵە زیاتریشە بە ئەم خولانە بەردەوامە لە ڕێکخراوەکەی ئێمە و سپاس بۆ خوای گەورە چەندەها خێرخواست بەشداری کردووە و منیش خۆمێکێک لە بەشداربووانی خولەکە و ئەم خولانە کاریگەری زۆر هەیە هەم بۆی کەسانی کە مەندام لە ماڵەوە کۆبڵی بێتاقەت نەبن و هەزە بێزاری و ڕۆتینیاتی ڕۆژەکان بکەن و هەم بۆی کاتێکی باشیش بەسەر بەرن و لەوێ ئیسفادە بکەن. باشە خاتو ڕۆزی بەشداریکردنی بەڕێستان لەم خولەدا پەیوەندی بە حەز و خولیاوە هەبوو یاخود با بڵێن بۆ هۆکاریکە وەکو خوێندکارێک لە بەشی زمانی عەرەبی دەخوێنی ئەمەش هاندر و پاڵنەرێکی دیکە بووە بۆ بەشداریکردنی بەڕێستان؟ طبعا منەوە کاتێک کە مناڵ بووم تقریبا 6 بۆ 7 ساڵە بوو دایکم نردمە ڕێکخراوی ئیقرا و لەوێش سپاس بەخوای گەورە 16 بۆ 17 جوز ئەم لەبەر کرد من چکە هە لە مناڵیەوە خولێ لەبەرکردنی قورئانی پیرۆزم هەبووە بۆیە ینی لە بەخۆشەویستی بە قورئانەکەم لەبەرەوە کە حەزم لە بەشی زمانی عەرەبی بوو و هەموو شتێکیش ئینسان طبعا بێ خۆشی ویستی لەسەر بێ ئەمجا دوای توانە بە ئامانجەکانی بکە. باشە لەبەرکردنی قورئانی پیرۆز بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت بۆ دیاریکراوی بۆ نابینایان پێویستە ڕێکارەکانی چۆن بێت؟ ڕەنگە لەبەرکردنی قورئانی پیرۆز کە دەست پێ دەکەیت سەرەتا بەلاتەوە قورس بێ بەڵام هەندێک ڕێکار هەیە کەوا دەکات لەبەرکردنی ئاسانتر بێت. بەڵێ خۆی لەبەرکردنی قورئانی پیرۆز پێشتر یانی نەکرد تەنها لەبەرکردنی قورئانیش هەموو شتەکان یعنی زۆر ناڕەحەت بوو خاستە بۆ کەسێک خاوەن پێداویستی تایبەت شتەکان زۆر لەبەردەستانە بوو ئامێر و ئەو شتانی کە بەکارێ هەندرێ بۆ گوێگرتن لەو بابەتی کە خۆت ئەتێ بەڵام ئێستا الحەمدوللا کاراسانی زۆر دروست بووە و هەم لە بابەتە تەکنەلۆژیاکان یعنی بەڕاستی هەموو ئەو کەسانیشی کە باگراوندێکی دینی ئاینیان هێت کە بە موبایل و تەکنەلۆژیا تەنها باسی لاەنە خراپەکانی نەکەن بەڕاستی بۆ کەسێکی کە مەندام زۆر زەڕورە چکە کەسی وایەڵێ وەڵام موبایل بۆ ئێمەش باشە ڕاستە موبایل بۆ کەسانی چاوساغ و ناکەمەندامیش باشە ئەوان بەڵام بۆ ئێمە زۆر ئیسفادەی زیاترە چکە ئێمە ناتوانین کتێب و نووسراوەکان بخوێنینەوە زۆربەی شتەکەمە ئیحتیمال دەکات سەر دەنگ بۆیە بۆ ئێمە زۆر زیاتر ئیسفادەی هەیە لە کەسێکی ئاسایی. باشە لە خولەکەدا چۆن هاوکاریتان کرا تا بتوانن بەپێی تواناکانی خۆتان بەشێکی قورئانی پیرۆز لەبەر بکەن یاخود بەشێک لە نابینایان حافظ قورئان و بەشێکی زۆر یاخود تەواوی قورئانیان لەبەر کردووە؟ ئێمە تقریبا 6 بۆ 7 ساڵەچێ لە سەنتەری ڕۆشنایەوە پاشان لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵ ئەو مامۆستای کە دەورە بۆ ئێماکاتەوە بە خۆشحاڵیەوە نابینایە و خاتونێکی بەڕێزتریش مامۆستا شلر کە دەوری قورئانمان پێڵێتەوە بەڕاستی زۆر جار شتە جوانەکان باس کراوە ئێمە لە ڕۆژی 11
هەموو ساڵانێ ڕۆژی یانزە یادی ینی کوبڵی ڕۆژی جیهانی مادانەوە بۆ ئەو کەسانی کە هەموو قورئانیان لەبەرە و ئەمسا عوسمانی بەڕێزیش هەمومان داوامان کردووە کە ئەم ڕۆژانە بناسێنرێ. بەڵام با چەند شتێکیش باس بکەین کە هیوادارم هەموو هاوڕێیانم کەسانی کەمەندام و خاوەن پێداویستابەتەکان بەگشتیان پامەم بۆ هەمویان هەیە. پێش هەموو کەس خۆشم بەوە هیوادارم هەموو کەسانی کە قورئان لەبەرەکەن با سەرنجەکانیش بخەینە ڕوو. یان تکە کە هەموو قورئانت لەبەر کرد بتوانە کاری پێ بکە، بتوانە بپێیتوانە لە ژیانی ڕۆژانە تا دەنگ باتەوە، ینی لە ژیان ڕۆژان تا ڕنگ باتەوە لە کردار و هەڵس و کەوتە. چکۆک وتراوە هاوڵان ئاەتێکیان لەبەر کردو ئەنج چونەت سەر ئاەتێکی تر. یان ئەو کەسانی کە لە خولەکانە بەشداری ئەەکەن هەوڵ بن هەفتانە سوڕەتی تازە حازرکەن، یان کەسی وا کە هەموو قورئان لەبەر ئەکا وا مەزانیان ئیشی تۆ بەتاواتی تکە هەموو قورئانەکە و لەبەرکە لە ئیشی تۆ کۆتایی پێ نەخر بەڵکو ئەرکت قورسترە بێ بەرامبەر خۆت بەرامبەر کۆمەڵگەکەت ئەبێ زوو مراجعە قورئانەکە بکەیتەوە، چکە مەروە ئاسانی کەمە بیری لەکەینەوە. باشە لەبەرکردنی قورئانی پیرۆز وەکۆ حافظ قورئانێک یانکۆ هەوڵانەی کە داوتە لە ڕێگەی ڕێکخراو و لە ڕێگەی ئەو خولیایی کە هەدبووە، ئەمە تا چەندە کاریگەری لەسەر بڵاوبوونەوەی پەیامە دینیەکان هەبووە لە دەوروبەرت؟ بەڵە خۆی لەبەرکردنی قورئان زۆر کاریگەرە بۆی کە ئینسان بتوانێت هەم یەکەم جار ینی بۆ خۆی و بۆ کۆمەڵگەکەی کەسێکی باش و سوود بەخش بێ، وەکو هەموو جایەکی ژیانی هەمیشە ئیمان لەگەڵ کاروکردەوەی باشە باس کراوە. یعنی هەمیشە کەسانی کە باگراوندێکی ئاینیان هەیە با هەوڵ بن بپێی توانە شتەکە تەطبیقکەن، چکەم ینی من الحەمدولله هاوڕێکم هەیە لە دەرسی قورئان تاند یەک کەڕەتیش ناسی بووم، یەک کەڕەت بێکەوە قسەمان کردبوو. بەڵام ئەو وێنەیەکی جوانی ئیسلامەتی پێش ینی مرۆڤایەتی پیشان ناوە کە من لە زانکۆ ڕسمی هەر بابەتێکی بۆ بنێرم بۆم ئەکا بە سەوت و دەرسوشتم لە ئەپرسێتەوە بەڕاستی زۆر جوانە کە تۆ کەسەکە نەڕەفیقتە نە خزمتە نە هیچ، بەڵام تەنها لەبەر خوای گەورە خزمەتی تۆ ئەکات و هیچ مەسلحەتێکی دنیای لە پشتەوە نییە. باشە دەمەوێت باس لە هاوکاریەکان بکەین بۆ کەسانی خاوەن پێداویستی دایبەت لە قسەکانی خۆتە ئاماژەت بۆدا کە هاوڕێکت هەیە کەسێکت هەیە کە زۆریش نزیک نییە بەڵام هاوکارێکی باشە بە شێوەیەکی گشتی لە کۆمەڵگەدا لەلایەن ڕێکخراوەکانەوە لەلایەن لایانی پەیوەندیدارەوە تاکانی ناو کۆمەلگا ئەمانە تا چەندە هاوکاریەکان کاراسانیان بۆ ژیانی ئێوە دروست کردووە؟ وڵی هاوکارەکان زۆر جار بپێی پێویست نین، یعنی لە ڕێکخراوی ئێمەش کە دەوری قورئانی پیرۆز و ئەوە کراوەتەوە الحەمدولله بەمووی بە ینی هەوڵی کەسانی خێرخوازە. زۆر جار ینی حکوومەت هیچ سپۆنسەر و لایەنێکمان نەبووە تا هاوکاریمانکە ئەویش بۆ شازم. باشە داواکاریت بۆ کۆمەڵگا و بۆ لایەنە پەیوەندیدارەکان چییە تا بتوانن کار ئاسانی زیاتر بکەن بۆ ژیانی نابینیان و هاوکات ژیانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت؟ بەڵێ خۆی کۆمەڵگا بەڕای من بتوانێت لە معانات و ینی شتێکی زۆر باشە کە ئێمە نەکرد بۆ نابیناش لە ئازار معاناتەکان یەکتر تێبگەین بتوانین کەوا پاڵپشتی یەکتر بین. یعنی زۆر جا باسیەوە کرێت طبعاً کەسانی کەمەندان بە کەم سێر نەکرێن و بەوە، بەڵام بەتاکید ئەو قسەی ڕاستە، یعنی بەڵام کە تۆڵی بەزەی بە شازێکەوە کەلیمەکە تەرجمە کراوە کاتێک تۆ وشەکەکەیتەوە بە عەرەبی بڵێ ڕەحم و سۆز و میهرەبانی تۆ هاواتاکی زۆر جوانترە بێ. بەڕاستی هەندێک تەعاملی شەیە لەگەڵ کەسانی کەمەندامە زۆر ڕق و ناخۆشە، ینی بە ئەوەش نەمێنێ ئەوەش ناکە بە چاوێکی کەمۆسیرکە بە هەوڵ بن هاوسەنگێ لە بینی ئەو بیر و بۆچوونانە ڕابگرن کوچ پێخوان پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی فەرمێ لە هەموو شتەکە میانڕەوی جوانە، یعنی تۆ هەوڵ بی ئەو مناڵەکە مەدامی کە هەتا زووزووگوێی بۆ بگری لە ئازارەکانی تێبگەی تاوەکو ئەو فەراخەکانی بە تۆ پڕکاتەوە نەک بە کەسێکی بێگانە. دەستەکانە خۆش بێ خات و ڕۆزی کۆتا پەیامی بەڕێستان ئەگەر بتانوێ بیگەن لەسەر خولەکە یا خۆر بابەتێکی دیکە کە بتانوێ باسی بکەن فەرموو. کۆتا پێیان بۆ ئەو کەسانشی کە لەو خولەی ئێمە بەشدا بۆ هەموو نابینایان و کۆمەڵەکەشمان بەگشتی ئەو خێرخوازانی و باسم کرد هەمومان با هەوڵ بین کە ڕۆژانە عنی ئەو هەفتانە ئەو مامۆستا بەڕێزی کە بۆ ئێمە بەڕاستی
ئەو هاتوچۆی کە بۆ ئێمە ئەکرێ لەو ڕێکخرا ئەو پارەی کە بۆمان سەرف ئەکرێ هەمووی لەسەر ئەرکی خێرخوازە بۆیە با هەوڵ بین کە هەفتانە قورآن و یعنی وەکو بڵێ زیاتر خۆمان لەگەڵ خولەکانمان دووکەین بۆی کە ڕەنجی ئەو کەسانش بەسەریان نەڕوا کە ئەو دەورانان بۆ ئێمە کردوێتەوە و ئەو مامۆستا بەڕێزانەشی خاستن ئەوانی کە نابیناشن کە هەموو قورآنی پیرۆز لەبەرەکەن با هەوڵ بن هەموو شتێک ینی شتێ عیب نییە هەموو شتێکشانی لە بیرچوونەوەیە من خۆم شتم تێبینی کردووە با تەجیلێکیان سپیکەرێک موبایلێک شتێک بێن هیتفۆنێ بخەنە گویانەوە کاتی کە قورآنەکە لە کەسەکە نابیناکە ئەپرسنەوە چکە لەوانێ هەندووکی ینی هەردووکیان چاویان لە نەبیان شتێ بۆی کە بەرامبەرکرد خەڵەتی کرد بۆی ڕاستکەیتەوە چکە من حەز ناکەم ناوی کەس بێنم زۆر جارە شتم تێبینی کردە بەداخەوە کە خەڵەتێک شتێک کراوە کووتمان حافز قورآن چاوساخەکانیش مەسحەفەکە لەگەڵ خۆیان ئەبن بۆی کە خەڵەکان ڕاستکەنەوە بار کەسە نابیناکانیش ئامێرێکی زیرە و هیتفۆنێ شتێک بەرن بۆی کە خەڵەتەکە بەرامبەرەکان ڕاستکەنەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ڕۆزی ئومێت بەشداربووی خول و هاوکات خوێنکاری زانکۆ دووبارە سپاس بۆ بەڕێستان سەرکەوت و بیتمان دوو نەبیت.